نزیکەی 30 ساڵە مامۆستای پەروەردەی تایبەتە. ئێستا بووەتە ڕایەنەر لە بوارەکەدا. مامۆستا بەهجەت ڕەحمان دەڵێت دڵخۆشە لەگەڵ مناڵانی خاوەن پێداویستی دەژی و ڕایەنانیان پێدەکات بۆ ئەوەی بتوانێت ئاستی زیرەکی و ژیریان بۆ بگەڕێنێتەوە. خوای گەورەی ئینسانەکان بە هەموو شێوازێک تاقیەکاتەوە. بۆ نمونە ئێستا من خۆم مناڵم نییە، بەڵام 29 ساڵە لەگەڵ ئەوانە 29 ساڵە وازانم ئەوانە مناڵی خۆمن. ئێستا ئیش لەگەڵ مناڵێکی ئۆتیزماکەم وازانم مناڵی خۆمە کە مناڵێک لە ئەوێت لە کۆمەلگا دوور بخەوێتەوە ئەیێنمەوە بۆ ناو کۆمەلگا و ئاستەکەم کە ئیشێکی زۆر باش، یعنی زۆر دڵخۆشم لەگەڵ هاوکارەکانمە. لە ئێستا لە هەڵەبجە مەکتەب نییە مامۆستای پەروەردەی تایبەتی تیانەبێ. زۆر دڵخۆشم بە ئەوانی کە یەکێک وەکو جەنابە دەستخۆشیم لەکەی زۆر دڵخۆشم. وەزارەت کە سوپاس دەهاتێ نمونەیەکی جوان بگێڕمەوە لە قوتابخانە داوای سوپاسەکانیان کرد. سوپاسەکانی من ئەوەنە زۆر بوون نەیانتوانی هەمویان کۆپی بکەن و دایانێن، یعنی دڵخۆشم بەوە. وا هەستەکەم کە ئیشکردن لەگەڵ ئەو مناڵانە تۆ بتوانی. مناڵم تەمەڵ نییە، مناڵی تەمەڵ نییە، قوتابی تەمەڵ نییە. ئەوەی کە لە دایکە بێ لە ئەزەڵەوە ئەوەی ئێتە بەردەستی تۆ ئیشی لەگەڵاکەی هەیە، پێویستی بۆ دووجار شتەکەی بۆ باسکەی، سێجار بۆی باسکەی. مامۆستا باجات نزیکەی 70 یاری زانستی لەگەڵ ئەو منداڵانە دەکات. لە ئێستادا لە قوتابخانەکەی 18 قوتابی هەیە و دەژڵێت هاوکاری دایکان و باوکان هۆکاری سەرەکیە بۆ ئەوەی مناڵانی خاوەن پێداویستی تایبەت بتوانن لە ڕووی ژیری وەڵسوکەوتەوە باشتر بن و وانەکان وەربگرن. ئێستا ئێمە لە هەڵەبجە یوسف مەحموود جەبارمان هەیە نابینای تەواوە. نابینای تەواوە نزیکەی 19 تا 20 جزء قورئانی لەبەرە مەرحەلە 2 زانکۆیە. محەممەد بورهان هەمە ساڵحمان هەیە کە سەرەتا لە قوتابخانەی بورهان ولای مامۆستا لاروان، ئێستا لە زانکۆیە مەرحەلە 3 زانکۆی لە هەڵەبجەی تازە. هەژەند حافظ حەمەتەقیمان هەیە درکەشێن شەلەلی نوسف شەلەلە لە 12. دیاکۆ برهانمان هەیە ئەم کوڕە نابیستی تەواو بوو، نابیست و ناگفت کە سەرەتا هاتە لای ئێمە بردمان لە ڕێگەی لەگەڵ کە سوکاریە بردمانە لای مناڵ پارێز لەوێ قەوقعیان بۆ دانا. دوای قەوقعەکەی سەوای لێ هاتووە بە سەماعەیەکی بچووک و پێراریش خۆشبەختانە ئەوانەی کە حکومی ئەهلین ڕێکخراگەینە ئەهلیەکان کورسێکیان پێداین بە بەلاش. ئێستا دیاکۆ لە مەرحەلە 2 کۆمپیوتەرە. قوتابی زۆرمان هەیە، ئێمە نەیاڵین واز لە قوتابخانە بێنن. لە هەڵەبجە 428 قوتابی خاوەن پێداویستی هەیە و مامۆستا باجات لە بوارەکەدا 3 کتێبی لەبارەی پەروەردەی تایبەت نووسیوە. دانەیەکیان بە شێوەی بڕایلە و نابینایان دەتوانن بیخوێننەوە. ئارین یەکێکە لەو قوتابیانەی مامۆستا باجات لە ئاستی سفرەوە لەگەڵ یاڵیدا و ئێستا لە گشت ڕووەکانەوە ئاستی بەرەو پێشەوە چووە و 165 وشە فێر بوو بەکاریان دێنێت. ئەو مامۆستایە دەژڵێت دڵخۆشە بەرەم وەنجامی وەڵەکانیان دەبیننەوە و قوتابیان هەیە تەواوی قۆناغەکانی خوێندنی بڕیوە. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.